خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. هێشتا چێشمە چێشم و ململانێ سیاسیەکان لەسەر حکوومەتی داهاتووی عێراق کۆتاییان پێ نەهاتووە. دەواازەیەک کرایەوە کە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیاری کرا. ئەمە کۆمەڵێک هێڵی دیاری کرد و بۆ هێزولانە سیاسیەکانیش هەندێک بەرچاوڕوونی هەبوو. لارێمی کوردستان یەکێتی و پارتی وەکو دوو هێزی سەرەکی پارتی دموکراتی کوردستان شەوی ڕابردوو جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بەدەستێنا. یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەک خۆیان بە فەرمی دەیڵێن چاویان لەوەیە کە پۆستی سەرۆک کۆمار و ئێستەحقاقەکانی خۆیان سازش لەسەر ناکەن و بەدەستی دەهێنن و لە ئێستاشدا لە دانوستاندان و باز لەوە دەکەن کە ئەوەی ئەوان کردویانە لە ئەنجومەنی نوێنەران بۆ پاراستنی یەک کریزی ناوماڵی کوردی بووە و بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان بۆ لە بەردەم مەترسیەکانی داهاتوو. یەکێتی چی دەکات؟ وەک هەندێک کە لە سۆشیال میدیا بە دووگۆڵی وەسفی دەکەن لە جێمی دووەمدا کورد دەیباتەوە. هەموو ئەوانە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەی بە میوانتاری بەڕێز بێستون سابوراوایی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. خێر بێ کاک بێستون، زۆر سپاس. مەشهەدی شەوی ڕابردوو دیمەنە تێڕوانینی بەڕێزت لەسەری وەکو ئەندامیی سەرکردایەتی. کاتی بەڕێستان هەموو لایەک کاتێکیان باش. خۆ دەزانی بەزانە ئەو یاری کە ئێستا لە عێراقا دەکرێت بە تایبەتی لە دوای ڕوخانی سەدام حوسێن و دام و دەستگاکانی حکوومەتی بەعەسە موسا، ئەو یاریانی کە لە عێراقدا دەکرێن یاریەکان زۆر گەرم و گوڕ و ئاراستەکانی یاریەکان لە ساحەی یاریەکەدا زۆر دژبەیەک و زۆر جار ئیتیجاهێکی معاکسی زۆر بەرفراون تۆ دەبینیت لە ناو ساحەی یاریەکەدا. ئەمە درێژەی کێشاوە هەتاکو ئێستا، ینی ئەم یاریە متعاکسانە و دژبەیەکانە و پێکدا چوانە بەردەوامە و ئەوە تقریبان ئێمە دەتوانین بڵین ئەو حاڵەتە بیدایەتێکی شە بۆ دروستبوونی دەڵەمەیەکی دیموکراتی، هەرچەندە خۆ دەزانی دیموکراتیت بە ئاسانی لە منداڵدانێکی ئاسان ناتە دەرێ بەڵکو لە منداڵدانێکی قرس دێتە دەرێ. من ئەوەی کە دەیبینم ئێستاش هەر بریتە لە ئەو جێژەنە، هەر تەنها بریتە لە بیرکردنەوە لەوەی کە هەر کەسە یا بڵین هەر جەماعەتە هەر دەستە و تاقم و حیزبە دەیانەوێت بەپی ئاماجەکانی خۆیان و بەپی بەرنامەی خۆیان کار لەسەر وەدیهێنانی ئاماجەکانی خۆیان و بەرنامەکانی خۆیان بکەن، جا هەر یەکەو بە شێوازێکی کە خۆی دیاری دەکات. هەیە بەرنامەکەی خزمەتکردنی خەڵکە، هەیە بەرنامەکەی کارکردنە لەسەر بەدیهێنانی چەند دەستکەوتێکی تایبەتی بۆ خۆی یا بۆ حیزبەکە یا بۆ فئەیەکی دیاریکراو لە کۆمەڵگاکە. ئەوەی کە دەیبینم بە شێوەیەکی گشتی ئاوایە، بەڵام دێتە سەر ئەوەی کە ئێمە وەکو خەڵکی کوردستان لەم یاریەدا چ دەورێکمان دەبێ، ئەوە ئێمەش هەدەفی خۆمانمان هەیە کە پارێزگاریکردن لە خەڵکی کوردستان. دروست یەکێتی و پارتی لە ئەنجومەنی نوێنەران و بۆ ئەو تەشکیلە تازەی حکوومەتی عێراقی کە هەڵبژاردننی پێش وەختی بۆ کراوە چاوی وڵاتانی ئیقلیمی و ئەمریکا و ئەوروپاشی لەسەرە. ئەتوانن چی بکەن و لە مەشهەدی دوێنەیە توانیان یەک ریزیان یاریەک بکەن لە بەرژەوەندی قەواری هەرێمی کوردستان داهاتوو ئێستا و معادلە سیاسیەکان بێ؟ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی پێش ئەوەی کە هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی پەرلەمان و بۆ هەیئەی بۆ دەستی سەرۆکایەتی پەرلەمان بکرێت، پێشووتر چەند جارێک چەند وەفدێکی تایبەت لە نێوان پارتی و یەکێتی کۆبوونەوە ڕوویداوە، مناقەشات ڕوویداوە، ئیتفاقی کراوە لەسەر ئەوەی کە ئەو دوولایە یەکێتی و پارتی تەدەخل لە کاروبارەکانی شیعەکان نەکەن لە عێراق و لەوانەیە چەندین لایەنی دەوڵەتیش نێودەوڵەتیش و دەوروبەر هەبوو بێتن کە ئاگادارێکی هەردوو لایەن کردوتەوە، هی پارتیش و یەکێتیش کە باشتر وایە بە هیچ جۆرێ لای هیچ یەکێ لە تەرەفەکانی شیعە نەگرن لە دژی لایەکی تر. ئەمە یەکێک بە لەو خاڵە گرنگانەی کە یەکێتی و پارتی ئیتفاقیان لەسەر کردووە کە ئێمە بچینە ناو پرۆسەی حکومدارێتی یا پەرلەماندارێتی لە عێراقدا بە شێوازێکی وا بچین کە کورد خۆی بێلایەن بێ لە ئەو حاڵەتانە
و بێلایەنیەکەش بە شێوازێکی وابێت کە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانی تیاپارێزراوێ بۆ ئەوەی ئێمە کوردستان لە جێچەڵەکانی کە احتیمالە ڕوو بدەن لە پاشە ڕۆژێکی نزیک یا دووردا لە نەتیجەی خۆتی هەڵقورتاندنی هەرێکێک لە حیزبەکانی ئێمە لە ئەموری شیعەکان لەوانەیە هەندێک حاڵەت دروست ببێت کە نەخوازراوە بێ لەوانەیە لە خزمەتی خەڵکی کوردستاندا نەبێ لەوانەیە بە کوردی ینی هەرێمە کوردستان بکەوێتە ژێر خەتەرەوە ئەگەر ئێمە بەزەقی لایەنی لایەنگیری لایەنێکمان کرد و خۆی لە خۆیدا دەبێت بە دژایەتیکردنی لایەنێکی نەتان کرد ینی دوێنێ شەو ئەمە بەداخەوە دوێنێ پارتی بەوازحی لایەنگری خۆی بۆ لایەنێکی دیاریکراو لە ناو شیعەکانە پیشاندا و ئەوە هەڵوەشاندنی ئەو ئیتفاقە بوو ئەوە دژایەتیکردنی ئەو ئیتفاقە بوو کە یەکێتی و پارتی هەبوو لە نێوانیاندا بۆ ئەوەی کە دوور بین لە هەموو ئەو کێشانەی کە لە ناو شیعەکاندا هەیە و لەبەر ئەوەش بوو کە ئەندامەکانی خۆمان ئەندامەکانی پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستانی هاوپەیمانەتی کوردستانی بەشداریان لە دەنگدانەکە نەکرد. بۆچی بەڕێزت لە دوو دێرا ئەنووسی کە ئەمە خەنجەرێکی دووسەرە بوو؟ من پێم وابێ پارتی بەعکسی هەموو ئەو نووسین و کۆمنتانی کە ئێستا لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵاتەکاندا دەنووسرێت کە گوایە پارتی باشی کردووە سیاستێکی باشی کردو یان گۆڵی خۆی کردووە بەعکسی ئەوە من دەیبینم ئەوە من وای دەبینم وەکو خەنجەرێک مادام ئیتفاقەکەیان هەڵوەشاندوتەوە و دژی ئیتفاقەکە بوون خەنجەرێک بۆ لەو ئیتفاقیانداوە بەڵام ئەم خەنجەرە دووسەرەیە ئەم خەنجەرە وەکو ئەوە وایە کە تۆ لە هینە ڕوتەکەی بەدەستەوە بگری و بەوە لە خەڵکی بدەیت بەتەکید لە نەتیجەی ئەوەی کە تۆ خەنجەرەکە بەڕووتی بەدەستەوە دەگری خەنجەرێکی دووسەرە بەسەرێکیان لە خەڵک دەدەی بەڵام بەسەرەکەی تر خوێن بەدەستی خۆدا دێتە خوارەوە من پێم وایە پارتی لەمانە تووشی ئەو حاڵەتە دەبێت قازانجی لەمە نەکرد زەرری بەڵام بۆ جوڵەیەکی دیبلۆماسی نەبێ بۆ جوڵەیەکی بەسەر لەمە بەشێکە لە چوارچەوەی سیاست کاگەستۆ مەسەلەن حەزبێکە و لە چوارچەوەی کۆمەڵێک گروپا خۆی دۆزیوەتەوە و ئەوێ دەستکەوت بووە ئەوێ قسەی ینی قسەی بە قوتیە بێ لە عراقی داهاتوە بەڵێ ئەوە وەکو ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەو جوڵەیە وەکو هەر حیزبێک ئەگەر لە ئیتفاقاتی ترانە بێ ئەگەر لە ڕێکەوتنی ترانە بێ لە هاوپەیمانەتی ترانە بێ خۆی بەتەنها ئەعتیادیە بەڵام لە کاتێکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتفاق دەکات تەسەڕوفێکی لەو بابەتە نەنوێنێ و یەکێتیش ئیلتیزام دەکات کە تەسەڕوفێکی لەو بابەتە نەنوێنێ و لەگەڵ هیچێکە لە لایەنە شیعەکان یان سونیەکان ڕێکەوتن دروست نەکات تاکو هەموو بەیەکەوە ئێمە یەک بڕیارێکمان دەبێت کورد لەوێ پارتی وێکێتی بەیەکەوە بە دەرەجەی ڕئیسی تاکو ئیتفاق لەسەر ئەوە نەکرێ بە تەواوەتی هیچ لایەنێک لەم دوو لایەنە بە تایبەتی پارتی وێکێتی هیچ تەسەڕوفێکی لەو جۆرە نەنوێنێ لەو کاتەر خەرقی ئیتفاقەکەیە ئەجیرا ئەوە وەکو ئەوەی کە با بڵین حەقی پارتی بێ خۆ حەقی یەکێتیشە بەڵام یەکێتی بۆ ممارەسە ئەو حەقی خۆی نەکرد نەچوو لەگەڵ تەرەفێکی تردا بنیشێ بە تەنها و داوای هاوکاری و یارمەتیان لێ بکا بۆ نمونە بۆ بەڵام قسەیەکەوە هەندێک لە لایەنگرانی پارتیان لە کادرەکانی پارتی کوردستان پێیان وایەکە ئەوەی یەکێتیش بە یازی ئێران بووە ئەوە چوونەتە بەرەی ئێرانیەوە و لانی بۆی نەچوونەتەوە دەنگدانەوە لە عێراقدا کاریگەریەکانی ئێران ناکری خۆی لێلا بدرێ کاریگەریەکانی ئەمریکا ناتوانی حتا کاریگەریەکانی تورکیا سعودیە دەوڵەتانی ئیمارات میسر دەوڵەتانی حتا دوور و نزیکتریش کە بە تایبەتی هەندێک وڵات کە زۆر گرنگیە دەن بە دوو جۆر قوڵای سێ جۆر قوڵایی لە عێراق هەیە ئەو سێ جۆر قوڵاییە هەر یەکێک لە هێزدارەکان لە منتیقانە خۆی بە خاوەنی ئەو یەکێک لە قوڵایەکان دەزانێت قوڵایی شیعی ئێران خۆی بە خاوەنی دەزانێت قوڵایی سونی و سنی و عەرەبی بڵین قەومی عەرەبی دەوڵەتانی تری غیرە شیعی عەرەبی تایبەتی ئیمارات و سعودیە و حتا میسر و ئەوانە و قوڵایی جیۆپۆلیتیک یا جیۆ سیاسی بەپێی تیۆرەکانی جیۆپۆلیتیک لە دنیادا کە باز لەوە دەکرێت شێ ئەم منتیقانە داگیر بکات کە دڵی دنیای ئەم منتیقانە بە عێراق و بە کوردستان و بە ئەوەیەوە ئەوە شێکێکی ترە لە قوڵایە جیۆستراتیجە گرنگەکان کە ئەمریکا و هاوپەیمانەکانی گرنگی زۆری پێدەن لەبەر ئەوە ئەم سێ قوڵاییە بە گرنگیەوە هەیە و لە قوڵایی جیۆستراتیجەکەدا
من پێم وایە بێت تورکیاش لەگەڵ دەوڵەتانی هاوپەیمان و لەگەڵ ئەمریکاکاندا هاوبەشە لە تەدەخولکردن لە ئەموری عێراق نەک هەر بەناو بۆ ناو تورکمانەکاننی ئەو تورکمانەکان وەکو حوجە دەهێنێتەوە کاکبستون شتی ترە ئەوەی کە تورکیاش بەڵێ هەندێک پرسیاری یەکێتیەکانت لێ دەکەم هەندێک پرسیاری جەماوەری یەکێتی مەسەلەن زۆر بە سادەی ئێوە فێڵتان لێکرا ئەتوانین بڵین ئەو خەنجەری کە با بڵین بگەڕێنەوە بۆ سەر ئەو قسەی بەڕێزت کە من لە فەیسبووکە یەک دێڕەکەدان بەزاندووە ئەتوانین بڵین ئەوە خەنجەرێکە خەنجەرێکە لە ئیتفاقەکە یەکێتی لە ساحەی سیاسی عێراق ڕقەمێکی قورسەیان کراوەتە دەرەوە ئەوەش کە کۆمنتی یەکێتیەکانە نیگەرانی یەکێتیەکانە من پێم وایە یەکێتیەکان بە هەڵا ئەو لێکدانەوەیان کردووە بەداخەوە من دەیبینم یعنی لەو شوێنانەی کە فەیسبووک بە تایبەتی هەر ئەندامانی یەکێتی نیشتمانی کوردستان و کادری یەکێتی نیشتمانی کوردستان خۆیان دەبنە پردی گاندنی هەندێک لە تەوەجوهاتی خراپ و حتا جۆرێک لە حربی نەفسی ذاتی ینی هەواڵەکانمان خۆیان لە دژی خۆیان دەیکەنەوە نی پێش ئەوەی کە حربە نەفسیەکە بەرامبەر بە خەڵکی تر بکەن هەندێک خەڵک خۆی حربی نەفسی ذاتی بەرامبەر بە خۆی دەکاتەوە بێئومێدی و بێتاقەتی ئەوانە دەنوێنێ بەعکسی کۆمنتەکانی تری مەسەرەن هی پارتی کە دەبینی پارتی هەر جۆرە تەسەڕفێک دەکا پێدەچێ هەزاران کەس ئامادە بێ بۆ ئەوەی کۆمنتی باش لە فەیسبووکا بنووسێ هی ئێمە وانە هی ئێمە شتێکی باش دەنووسین لەوانەیە هزار جنێ و بێت بۆ ئەندامەکانی ئێمە و بۆ کادرەکان و بۆ سەرکردایەتەکانی ئێمە کاتی شتێکی باش دەنووسن بەڵام بەداخەوە دوو هەواڵی خۆمان نا لە ینی ڕەدی ئەو کۆمنتانە بداتەوە کۆمنتی باش بنووسێ بۆ لەبەر ئەوەی ئێمە هەواڵەکانمان پێدەچێت زۆر ئاسان متەئەسیر ببن بە هەندێک قسە و قیل و قال و بە شایعات و ئەوانە کە ئەمە بەڕاستی پێویستی بە ئەوە هەیە هەمومان بە خۆمان دابچینەوە ئەوەی کە جەناب دەفەرمی پێویست دەکە هەواڵەکانی خۆمان ئەندامانی یەکێتی نیشتمانی کادرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بە خۆیان دابستن و بۆچی واساویل کە بن بۆچی وا بە ئاسانی بڕوا بە شتێکی دیاریکراو بکەن بۆچی عقلی تحلیلیان نەبێ بۆ بیرکردنەوەی تحلیلیان نەبێ بۆ تحلیلی شتەکان نەکەن لە تحلیلی شتەکان لە تحلیلی ئەحداسەکان لە عێراقدا تۆ ڕوون دەبێتەوە کە بە هیچ جۆرێ هیچ هێزێک هیچ ڕووداوێک هیچ کاریگەریەک چ داخلی چ خارجی چ عێراقی چ عەرەبی چ ئیسلامی چی نەتەوەکانی تری دژ بە کورد ناتوانن کاریگەریی وا دابنن کە یەکێتی نیشتمانی کوردستان لە ساحەکە نەک بکەنە دەرەوە بەڵکو ئەهمیێتیشی کەم بکەنەوە ناتوانن ئەهمیێتی یەکێتی نیشتمانی کوردستان وازەحەکە یعنی بە کەس ناکرێت ئێمە بۆ وەکو ئەوەمان لێبێ کە بە حەقیقەت بڕوا ناکەین بەڵام بە قیل و قال و بە هەندێشتی ناڕاست بە خەیاڵ و بە تراویلکە بڕوا دەکەین بۆ وامان لێبێ ئێمە حەقیقەت دەبینی کە یەکێتی نیشتمانی کوردستان بەقووەتە یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکی بەقووەتە ئەم هەموو مەشاکلانی کە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان دروست بوو یان بۆی دروست کرا کاریگەری نەبوو لەسەر ئەوەی کە یەکێتی نیشتمانی پێگەی خۆی بدۆڕێنە یا پێگەی خۆی لاواز کات لە هەرێمی کوردستانەوە لە عێراقیشەوە لە پەیوەندی نێودەوڵەتەکانیشە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان لە بەغاوە سیاسەتێکی نوێ دادەڕێژێتەوە دەشی بینین ئێمە کە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لە سەروی هەموو بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستانەوە دەبێت لە عێراقا و کاریگەریشی دەبێت بۆ جێبەجێکردنی ئەو بەرژەوەندیانە یەکێتی نیشتمانی کوردستان بیر لەوە دەکاتەوە لە وەتەری قەومی ڕاستەقینە بڕاتە پێشەوە نەوەکو وەتەرێکی قەومی ئیدعایی ئێمە ئیدعای قەومیەت و پارێزگاریکردن لە قەومی کورد ناکەین ئیدعایەکی اعتیادی هەر تەنها لە پێناوی دیعایە و هەر لە پێناوی بازار بێ ئێمە بەڕاستی حقیقەتی خۆمان خوێنی خۆمان ڕشتووە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەو هەموو شەهیدەمان هەیە بە بەردەوامی لە کۆنەوە تاکو ئێستاش بە بەردەوامی بۆ پارێزگاریکردن لە کیانی قەومی خەڵکی کوردستانە لەبەر ئەوە ئێمە پارێزگاریکردن لە کیانی کوردی لە کیانی قەومی کوردی یەکێکە لە هەدەفە ڕئیسەکانمان لە بەغداوە دەمانێت ئەو پارێزگاری بکەین هەر لەوێشە لە چوارچێوەی بەشداری نەکردنەکە ڕەنگە لای کادرانی یەکێتیەوە بێ کە یەکێتی دەرکراوە لە چوارچێوەی ساحەی سیاسی و ئەمە توانی چۆن وەصفی کە ئەو بەشداری ئەمە تێگەیشتنێکی زۆر سەطحیە تێگەیشتنێکی زۆر تێپەڕەکە دێتە بەرچاوی هەر کەسێک پێی وایە کە مەسەرن بۆ نمونە بەشداری نەکردنمان لە دەنگدان ئەوە کاریگەریکی لەوانەی خراپی هەبێ و سلبی هەبێ یا مەسەرەن چوونە دەرەوەمان لە ئەندامانی پەرلەمانی خۆمان لە پەرلەمانی عێراق چوونە دەرەوەیان کاریگەری وای نەبوو نەخێوانێ لە دوای ئەوە بەعکسەوە چەندین کوتلەی تر بچووک و گەورە شیعی و سونی لەگەڵ داوای جەنابی کاک بافڵیان کردبوو بۆ ئەوی بچن لەگەڵ ئەندا بریشن دوێنێ
بە سەریعی کاک بافڵ جەنابیان لەگەڵ وەفدێکا چوون بۆ بەقا لەگەڵ بەشێکی زۆر لە ئەوانە دانیشتون و بیر و ڕای خۆیان گۆڕیوەتەوە بێزگە لەوە خەڵکی تریش هاتووەتە سەرخەت وڵاتانی تریش هاتوونەتە سەرخەت لەسەر مەسەلانە و ئیهتیمامێکی زۆر درا بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قاعەکە چۆ دەرەوە بۆ بە حاڵەتێک کە هانی دەوڵەتانی دەوروبەریشی داوە فریای ئەوە بکەون بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بزانن داخوازەکانی چیە لە پێناوی چی ئەو هەڵوێستەی وەرگرتو. بۆ ئەمە گەشتۆتە کادرەکانتان ینی بۆچی کادرەکان تەمەشوێ مەسەلمە لە سوۆشال میدیا لەوە ئەوەی کە دەیبینە مەسەلەن شوێنی دەنگ بەرزکردنەوەیان شوێنی ڕادەربڕینە کە دەبینی مەسەلەن تاو کۆتایی پێهادێشێتی لە ساحی سیاسی ینی ئەمانە بەڕاستی بۆ پرسیاری کادرەکان وڵی کاکە زانە بەسەراحەت من پێت بڵێ منۆکێک لە سەرکردەکانی یەکێتی کە زۆر ئیهتیمامدارم بە مەوزوعی پەروەردەی کادر و پەروەردەی ڕێزەکانی ڕێخستن و گەشەکردنی فیکر و بیرکردنەوەی زانستیانە و بیرکردنەوەی تەحلیلیانە و بیرکردنەوەی داهێنەرانە لەگەڵ ئەوەشدا کە خۆمی قساسەکەمی قسادا من زۆر ئیهتیمامم بەوە داوە کە ئێمە بتوانین ئەو حاڵەتەی کە بەدڵمان نییە بەڕاستی هێشتا حاڵەتێکی پەسەند نییە لە بەرزکردنەوەی هوشیاری ئەندامەکانمان و هوشیاری کادرەکانمان و بەرزکردنەوەی هوشیاری بە تایبەتی فکری تەحلیلیان فکری تەحلیلی کاکزانە زۆر گرنگە هەر کەسێک هەر ئینسانێکی احتیادی نەک کادر نەک ئەندامی یەکێتی لە هەر شوێنێک فکری تەحلیلی نەبێت بیرکردنەوەی تەحلیلی نەبێت ئاسان کۆنتترۆل دەکرێت ئێمە دەبێت کادرەکانمان و تەنزیمەکانمان خەڵکەکەمان ئەندامانی یەکێتی جەماوەری یەکێتی گەنج و پیرژن و پیاو دەبێت بیر لەوە بکەنەوە هەر دەنگ و باسێک دێتە بەردەستیان هەر مۆزوعێک دێتە بەردەستیان یەکسەر نەچن لە فەیسبوک بڵاویکەنەوە بیری لێ بکەن و پەلەمەکە دوجارە بزانێ حەدەسەکان لە دوای ئەو چی دێت لەوانەیە حەدەسێک دێ کاکە دەنگ و باس وا هەیە بڵاو دەبێت و دەڵێن فڵان کەس مرد یوا هەیە یەکسەر پرسە و سەرخۆشی و ئەوانە دوای کە تەماشا دەکەن نەخێر وڵا زیندووە کاکە ئەمە بۆ تەسەڕوع بۆ ئێمە پێویستمان کاکەزانە کادرەکانمان و تەنزیممان و جەماوەرەکەمان پێویستی بە دووبارە ڕێخستنەوەی هوشیاری هەیە پێویستمان پێێتی دووبارە ڕێخستنەوەی هوشیاری دووبارە پەروەردەکردنەوە پێویستمان پێێتی بۆ پێویستمان پێێتی لەبەر ئەوەی حاجەتەکە پێویستیەکە ڕێگە بەشێکی زۆریشی خەمخۆری بێ بەڵام خەمخۆریەکەیان خێرا ڕیاکشنەکەی یەکێتیەکان خێرا کاک بێسون پرسیارێکی تر مەسەلەن وەکو لە سەرەتاوتم بە دوو گۆڵیەش بێنن لە جێم یەکەم علاساس بە قسەی کۆمەڵی خەڵک بێ و تەنانەت پارتی شوای ئاماژە پێکرد کە پارتی خۆی ڕسمینە فەرمینە کە یشتی لە جێم یەکەما دۆڕاوە لە جێمی دووەمە کە سەرۆکایەتی کۆمارە بڕیاری یەکێتی چییە؟ ئێمە لە جێمی یەکەمە براوین بۆ دۆڕاوین ئێمە لە جێمی یەکەمە هیچ هەدەفێکمان نەبووە دوای ئەوە مرەشەحمان بۆ هیچ نەبوو سەرۆکی پەرلەمان هەمان بوو نەبوو جێگری یەکەم نەبوو جێگری دووەم پەرلەمان هەمان بووە نەمان مرەشەحمان نەبووە بەڵکو بە پێی ئیتیفاقەکە ئێمە لەگەڵ ئەوە بووین کە پارتی مرەشەحی هەبێ بۆ و لەگەڵ ئەوەشە کە بینیمان کە هەواڵەکانی خۆمان ئەندامانی پەرلەمان لەوێ بینیان وەزەکە بە شێوازێکی ترەوە ئەوان لە ئیتفاقەکە دەرچوون هەواڵەکانی ئێمە هاتنە دەرەوە ئەمە نابێتە دۆڕاندنی جێمێک لە جێمەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو تۆ دەتوانی بڵێ لەم حاڵەتەدا یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت فقط چاودێر بێ لەمایانە فقط چاودێرین دەمێنێتەوە سەر شتەکانی تر جێمەکانی تر کە یاریەکە لەوێ گەرم دەبێت ینی چێ پاس دەدا بە چێ گۆڵ دەکات و چێ گۆڵ چیە و چێ هجومیە و وڵی بۆ من وەکو ڕۆژنامەنووس کورد گرینگە بەڵام من پرسیاری یەکێتیەکان و جەنابش قیادەی لە یەکێتی بۆ ئەم لەوێ پرسیارانەی یەکێتیەکان لە جەنابەت بکەم مەسەلەن ئەوەی کە باسەکرد لە پرسی سەرۆک کۆمارە بە تەفاسیل لای بەڕێزت چی هەیە کاکەزانە تۆ خۆ دەزانی جەنابی مام جەلال چه عیلاقەیەکی بەقوتی لەگەڵ هەموو لایەنە شیعەکانە هەبوو و عیلاقەیەکی بەقوتی لەگەڵ جەنابی سیستانی و ئال حەکیم و ئال سەدر و هەموو ئەوانە عیلاقاتی زۆر بەقوتی هەبوو هەموو ئەترافی شیعی چ بە ئەترافە کوتەلی سیاسیەکانیانەوە چ بە ئیمامەتی و پیشاندەر و ڕێپیشاندەرێتیەکانیانەوە ڕێز لە بیر و فیکر و بیر و باوەڕی بەڕێز مام جەلال دەگرن و لە هەمان کاتدا لەو چوارچێوەیەشدا ڕێز لەگەڵ ئەوەدا کە جەنابی مام جەلال کۆچی کردووە و بەداخەوە لێمان دوورکەوتوتەوە
بەڵام لە هەمان کاتە فیکری بەڕێزمام جەلال ماوە و حیزبەکەی بەڕێزمام جەلال ماوە ئەوان ڕێز لەو حیزبەش دەگرن. لە هەمان کاتدا ئێمە دەبینین ئەو ڕێزگرتنەی ئەوان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وای کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان قووەتی خۆی هەبێ و عیلاقاتەکانی خۆی لەگەڵ ئەوانی دیکە لە عێراقدا ڕێک بخاتەوە و چاکی بکاتەوە وە گەشیان پێ بدات. و لە هەمان کاتدا نەکەر ئەوە بەڵکو بە ئەترافی هەندێک لەلایەنە شیعەکان ئێستا جەنابی کاک بافڵ کاریگەریەکی بە قوتی داناوە بۆ حتا ڕێخستنی ماڵی شیعی. ئەم جارە لە سەردانەکەی خۆیدا لەگەڵ ئەودا کە من پێم وایە بەهێشتا کاک بافڵ ئەوی ئەلان نەکردووە، بەڵام لە سەردانەکەی خۆیدا جۆرێک لە لێک نزیک بوونەوە و ڕێکەوتنی دروست کردووە لەگەڵ ماڵی شیعی. ئەمە چیمان بۆ کۆمان دەبا؟ بۆ ئێمان دەبا کە لە عێراقدا عورفێک هاتوۆتە پێشەوە، ڕئیس جمهور بۆ کورد بێ، ڕئیس وەزارا بۆ شیعە بێ، ڕئیسی ئەنجومەنی نیابی پەرلەمان بۆ سوننە بێ. و لە ناو ئەمانەشدا پێشتر هەموو کوتەلی شیعی و هەروەها جەماوەری شیعی لەگەڵ ڕێی بەڕێزمام جەلال بوون کە لە حیزبەکەی بەڕێزمام جەلال لە ناو کوردیشا لە حیزبەکەی بەڕێزمام جەلال ڕئیس جمهور دابنرێ. ئێستا ئەمە وەکو خۆی ماوە، ئەم نەریتە وەکو خۆی ماوە. چی ئەوەی کە ڕئیس جمهور کورد بێ ئەوە یەکێکە لە مەبدەئی نەریتەکە لە پێشەمانەوە و بەشێک لە فەرعەکانی نەریتەکە بۆ ڕئیس جمهور ما يتضمنه دەتوانین بڵین چی دەگرێتەوە دەبێت لە ناو کوردیشا هی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەمە مناقەشە ناکە لەگەڵ کەس، هیچ نەمساوەمە ئەکەین نەمناقەشە. تا ئەم چرکەیە کە تا پێش بیتە بەرنامەکەەوە ئەوەی وەکو سەرکردایەتێک وەکو سەرکردەیەکی چێتی هەت بۆ یەکێتی سازشەکە لەسەر پۆستی سەر و کۆمار کەمە پرسیاری جارێکی تریشەتەکانە نەخێر هەرگیز نایکە. لە دەستی ئەدا ئەگەر بێت و ئەم یاریە و کۆی لە ئەنجومەنی نوێنەرانیان ئەم یاریە سەرەگرێت کەەوەی لە ئەنجومەنی نوێنەران بە قوتی شەوەریەگرێ بە قوتی شەوەریەگرێ. بەڵام من ئەمێ لێرە یەک خاڵێکی زۆر گرنگ باسکە. ئەگەر هەموو ئەوانەی کە چوون بۆ بەغدا بۆ پلەو پۆست چوو بێتن و پلەو پۆستیان بۆ مەبەستی تایبەتی خۆیان و بۆ پەیداکردنی هەندێک مکتەسەباتی تایبەتی بێ، یەکێتی نیشتیمانی کوردستان پلەو پۆستی بۆ ئەوە ناوێت. ئێمە پلەو پۆستمان لەوێ هەر پلەو پۆستێک بێ لە مدیری دائیرەیەکەوە تا ڕئیس جمهور کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای بکە ئەوەی لە مێشکایە لە خەیاڵایە کە بەرنامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراق چیە. ئێمە بەرنامەمان لە عێراق چێ، بەرنامەمان لە عێراق بریتە لە خزمەتکردنی خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقیدا و بە بەکارهێنانەوەی هەموو ئەو پۆست و هەموو ئەو مەنسەبانەی کە بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەدرێت لە بەغاوە لە عێراقدا هەمووی بەکاربهێنینەوە بۆ خزمەتی خەڵکی کوردستان و لە ناو هەمووشیاندا دیفاعکردن لە مادەی 140 و زیندووکردنەوەی و بەقوتکردن و ئەکتیڤکردنەوەی بۆ هێنانەوەی شوێنە کوردستانەکان بۆ سەر هەرێمی کوردستان. کاک بێسون پرسیارێکتر مەسەلەن لەسەر ئەو پرسی سەر و کۆمار، ینی ترسی یەکێتیەکانە عەلا ئەساس ئەگەر بێتەوەی کە پارتی حەل بووسی یعنی عەزم و تەقەدوم لەگەڵ سەدر کردیان کە لە سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران دیاریدا ئەمە بەرامبەر سەر و کۆماری شەکەن ئەڵێن تازەوە بۆ یەکێتی نابێ. مەسەلەن و جەماوەری یەکێتی واڵێ ئەڵێن ئەمە شەبەن ئەمەش بۆ پارتیە بێ و تەواو لەمەیە هەم دوو فەرعام پرسیارە. ئەمە دووبارە ئەبێتەوە ئەمەی کە لە ئەنجومەنی نوێنەران ڕوویدا دووبارە بێتەوە لە سەرۆکاتی کۆمار و دووەم یەکێتی بای ئەوە سنگ و قورسایی هەیە کە بتوانێت دیفاع لەو ئستحقاقی بکە. تو ئەگەر فەرەزیەکە وا دابنی مەسەلەن فەرەزیەکە وا دابنی ئەو کە جەناب دەڵی وای دابنی ئەو سیناریۆیە دووبارە بێتەوە. لەم حاڵەتەدا پارتی ئەبێ بە تەواوەتی خۆی یەکاڵاکاتەوە لەگەڵ چ لایەنێکە لەلایەن شیعەکان. بەم خۆی یەکاڵاکردنەوەیە بە تەواوەتی لێکترازان لە هەرێمی کوردستان دروستە و نەتیجەکانی لێکترازانی لە هەرێمی کوردستان خۆ دەزانی چیە بێ. وازحە. یعنی تۆ هەموو اختیارەکان لە دوای ئەوە لەبەردەستن ممکنە هەموو اختیارەکان. خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کاکزانە ڕێگە نادا دوا بە ئاسانی یەکێک بێت یاری بە مقدراتی خەڵکی کوردستانەوە بکە لە بەغداوە ئەو یاریە بکە. چۆن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە قبوڵەکە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان کە قبوڵی ناکە ئەتوانێت ڕەتی هەبێ. هەر ئەوەنێ قبوڵ نەکردن و دابنیشە و دەستەوسان ممکن نییە. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەدی بە قوتیشی ئەبێ و
کردداری بەقوتیشی ئەبێ لە نەتیجەیەوە من دڵنیام لەوەی کە ئەوە ڕوونادە ئەمە وەکو فەرەزیاتێک وەکو فەرەزیەش بەڵام من پێ دەڵم ئەگەر وەکو فەرەزیەش بە وەک فەرەزیەکە فەرەزیەکی نامتەوەقع و ناکرێت چونکە لە ساڵحی پارتی خۆی نیە بە هیچ جۆرە فەرەزیە بەڵکو لە ساڵحی پارتیش ئەوەیە کە ئێمە لە عێراق ڕێک بین بەیەکەوە بین و تەسریحاتەکانی ئەم دوای ئەم کێشانش دیارە هی کاک فازڵ میرانی تەسریحی هەیە کاک و شەر زێباری تەسریحی هەیە کە ئەوان یەکەم مەسلەی ڕئیس جمهور مرەشەحیان نییە هەر خۆی لە خۆی داوە ئاماژەیە بۆ ئەوەی کە دایانەوێت لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر مۆزوع ڕێکەون و لەسەر شتەکانی تریش ئامادەکاری کردو بۆ ئەوەی لە هەموو شتەکانیش کاک زانە تۆ مفاوزاتت هەیە خۆ ئێمە دەرگا ناخینەوە ئەوە با بڵین وای دابنێ یەکێتی ئەم جارە تووڕێە لە پارتی لە مۆزوعی ئەوەی کە باسمان کرد لەو خەنجەری کە باسمان کرد تووڕێ بەڵام خۆ دەکرێت خەنجەرەکە شوێنی خەنجەرەکە تیمار بکرێت بەوەش تیمار دەکرێت کە پارتی خۆی ناچارە بیر لەوە بکاتەوە کە خۆشی بیمار نەبێ خۆشی بریندار نەبێ چونکە ئەویش بای ئەوەندە بیر دەکاتەوە بای ئەوەندە دەزانێت یعنی دنیایەکە چۆنە بە ئاسانی ناچێتە سەر ئەگەر ئەگەر بە حەز و ئارەزوی پارتی بێ ڕئیس جمهوریش لە خۆی دەبێت ڕئیس وزەراش لە بەغا لە خۆی دەبێت یەکێتیش بە هەمان شێوە وەنیە مەبەستم لە ئەوەیە خۆ یەکێتیش بە تەکید وا حەز دەکات یەکێتیش ئەگەر مەسەلەی حەز بێ ئەگەر مەسەلەی ئەوەی کە ئێمە چۆنمان دەوێ لە حقیقەتدا وایە طموحاتی ئێمە لەبەر ئەوەی دەمانەوێت هەموو کوردستان ڕزگار بکەین و دەمانەوێت هەرێمی کوردستانیش بەرەو پێشەوە بڕاوە دەمانەوێت کیانی کوردیشمان هەبێ بەڕاستی هەمان بێ بەڵام نەوەکو هەر بە قسە حەز دەکەین لە عێراقەوە ئەوە بکەین و حەز دەکەین لە عێراق ئەو دەسەڵاتەمان هەبێت کە عێراقیەکان ڕازی کەین سبەینە ڕازی بن بە ئەوەی دەوڵەتی کوردیش دروست ببێت چونکە ئێمە یەکێکین لەو حیزبانەی لە عێراقا ئیمانمان بە هەدەفە هەرە دوورەکانی خەڵکی کوردستان هەیە لەبەر ئەوە بەڵام لەگەڵ ئەوەش دەزانین لە عێراقا لە ڕێگەی عێراقەوە دەبێەوە جێبەجێکرێت لە ڕێگەی عێراقەوە نەبێ ممکن نییە ئەوە بکەیت بۆیە ڕیفراندۆمیش فاشیل بوو چونکە ئێمە لە سیاسەتێکی زۆر غەڵەت بۆ ڕیفراندۆم کە لە عێراقەوە نەکرا لە عێراقەوە بکرا باقی شتێکە عێراق ڕازی بووە ئێستا ئێمە دەوڵەتی کوردیمانە ئێمە کەواتە ئەگەر مەسەلەی حەز و ئارەزوو بڵێ با بە هەمومان هەمانە پارتی ناتوانێت حەز و ئارەزوانە بەو شێوازە جێبەجێ بکات خۆی حەزودەکانی خۆی زانێ زۆر باشە کەواتە لە پرسی کاندید تا ئێستا یەکێتی بە فەرمی ڕای نەگەیاندووە چییە بەڵام ئەمە پرسێکی تری یەکێتیەکانە یان خەڵکی کوردستان ئەڵێن پارتی ئەبێ موافق بێ لەسەر کاندیدەکە و پارتی کاندیدەکە دیارریەکە ئەمە بۆ یەکێتی قبول کراوە ئەوە ئەگەر جاران وابوو بێ ئەوە بەسەرچوو ئەوە بەسەرچوو تا پارتی ڕازی نەبێ ڕئیس جمهوردانن ڕێ و تا پارتی ڕازی نەبێ وەزیرێکدانن ڕێ و تا پارتی ڕازی نەبێ چ لە هەرێمی کوردستانیش و چ لە بەغاش ئەوە بەسەرچوو ئێمە نوێنەری خۆمان و مرەشەحی خۆمان کادری خۆمان کە دیاری ئەەکەین بۆ هەرێکە لە پۆستەکان هەر وەڵێ ئەوەی کە پارتیش بۆی هەیە کاک بێستون پێم وابێ بوومە لەرزەیەک ڕوویدا ئێستا هاوکارانە ئاگاداریان کردین کە زەمی لەرزەیەک ڕوویدا و ستۆدیۆکەش جۆڵە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک بە هیوای ئەوەی چەقی بوومە لەرزەکە لە شوێنێکی دوور لە ئاوەدانی بوو بێوە زیانی بە کەس نەگەیان بێ بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک ببوورە قەتعام کردی بوومە لەرزەی یەکێتی نیشتیمانیە هیوادارم سەلامەت بێوە بوومە لەرزەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە سیاسەتی عێراقیدا و بە فعلیش یەکێتی بوومە لەرزە دروست دەکات لە سیاسەتی عێراقیدا و با چاڕوان بین ینی تا ئەو ئەڕادێ متمارەتان بۆ خۆتانە لەسەر چ بنەمایە لەسەر بنەمای ئەو علااقاتانەی کە ئەو خەتە گشتیانەی کە خوا لێ خۆش بسەرۆک مامجەلال بۆی دروست کردوون یان پێگەی یەکێتی لە عێراق و هەرێمی کوردستان لە وڵاتی ئیقلیمیەکان کامیان لەوانەیە ئەوەی کە دەکرێت بگوترێ یەکەمینیان پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیەتی پێگەیەکی بەقوتە کە هیچ هێزێک و هیچ دەسەڵات و حکومەتێک و هیچ حیزبێک نەتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان پشتگوێخە ئەمە حاڵەتێکە هیچ مناقەشەیەکی تیانە حاڵەتی دووهەم ئەگەر بگەڕێنەوە بۆ کوردستان هەرێمی کوردستان نیوەی کەمێک زیاتریشی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەی دەبات و بەشێکی زۆری داهاتی ژێرزەوی زۆر گرنگ سەرچاوە سروشتیەکان زۆر گرنگ لە
ئەو بەشەدایە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرپەرشتی دەکات و زۆنی سەوز مەساڵحێکی زۆری پارتیش و کۆمەڵێک لە وڵاتان و کۆمەڵێک لە ئەحزاب و کۆمەڵێک لە تەوەجوهەکانی تر لەو منتیقەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەی دەبێت لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێجگە لە هێزە چەکدارەکەی خۆی بێجگە لە هێزی جەماوەریەکەی بێجگە لە مێژوەکەی لە ئەعتیبارەکەی لە شەهیدەکانی و لەو خەڵکی کە بەفعلی دیفاع لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە خوێنی بۆ ئەڕێژێ تاکو ئێستاش ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگانن کە دیفاع لە پێشمەرگەکانی پارتیژەکەن لە سەنگەرەکانی شەڕدا پێشمەرگەکانی ئێمە دیفاعن لە پێشمەرگی پارتی کردو کەواتە پێشمەرگەکانی ئێمە پێشمەرگی شەڕن هەموو کاتێ یەکێتی نیشتیمانی کوردستان مدافعی گیانفیدای هەیە گیانفیدای هەیە فیداکاری هەیە فیداکارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەپارێز ئەمەش خاڵێکی تری زۆر گرنگە بەڵام لە هەمان کاتیشدا لەسەر ساحەی نێودەوڵەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ڕقەمێکی گرنگ دەخوێندرێتەوە تۆ تەماشای کە برێک ماگۆرک دێت کە نوێنەرەوەی سیاسەتی ئەمریکایە لە ئەم منتیقانە تاکو باشووری باکووری ئەفریقاش هاتووە لێرە پێش هەموو کەس لەگەڵ سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی دانیشێ ئەمە ئاماژەیە ئەمە خۆی لە خۆیدا ئاماژەیە ئێمە علاقاتێکی زۆر باشمان لەگەڵ وڵاتانی تری ئەوروپی هەیە علاقاتمان لەگەڵ دەوڵەتانی دەوروبەرش باشە خراپ نین لەگە دەوڵەتانی دەوروبەرش علاقاتمان هەیە و لەگە قوڵای عەربیش علاقاتمان هەیە ئەمانە هەموو حاڵەتی گرنگن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێزگە لەوەی کە ئێمە لەگەڵ قوڵایی شیعی عێراق سونەی عێراق علاقاتی زۆر باشمان هەیە علاقاتمان لەگەڵ هەموو شیعە زۆر باشە لەگەڵ سونە زۆر باشە تەجاهولی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەگەر هاتوو بۆ نمونە بۆ تەبایی هەرێمی کوردستان بۆ مرتاحبوونی هەموو هێزولانە سیاسەکان داوا لە یەکێتی بکرێت مەسەلەن زانانە بێ مەسەلەن کاک بێستون بێ کاندید بێت بۆ سەرۆکۆمار چی لە گرفتەکە گۆڕ من ئەویان نازانم ئەویان هەر بەڕاستیش نازانم بەڵام من لەوەیان دڵنیام کە پۆستی سەرۆکۆمارە بێ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ وەکو پۆست وەکو کەسایەتیش ئیتر من نازانم ئەوە لیژنەیەک و شاندێکی باڵای یەکێتی پێما بێ ئێستا لە بەغایە من لەوەیان هیچی لێ نازانم زۆر باشە کاک بێستون کاتە بۆ ئەوەی کە کورد لە بەردەم هەر پێشاتێک لە بەردەم هەر بوومەلەرزەیەکی سیاسی و مەسەلەن کە ڕۆ عێراق دێت ئەبێ چی بکات ئەبێ یەکێتی بێ پارتی بێ لەوێ یاخود بڵێن کووردە هەندێک لافا و شاڵاو هەیە ئەبێ خۆتی لێلادەی زیرەکی لەوەیە کە خۆتی لێلادەی هەندێک لافا و شاڵاو هەیە خۆتی لێلادەی ئەنجا ماڵت دەبا نابێ خۆتی لێلادەی دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەو زیرێکی خۆی هەیەی بەو مێژوەی خۆی لە سیاست و لە دیبلۆماسیەت و لە خوێندنەوەی ئەم لافاوانە و خوێندنەوەی ئەم بوومە لەرزانە و خوێندنەوەی ئەو حاڵەتانی کە جەناب دەفەرمووی ئەبێ بە زیرەکی خۆی بتوانێت بزانێت لە کام لافاویان تەجاهولکە و کام لافاویشان دەبێت بەری بگرێ یعنی ناچارە دەبێت قوربانی بدا بۆ ئەوەی کە لافاوەکە نەگاتە ناو ئەوکو یەکێتی وەکو کورد بەبەستمە بەڵێ کە نەگاتە ناو ماڵی کورد چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پارێزگاری خەڵکی کوردستان یەکێتیە جەنابی مام جەلال هەموو جارەوەی تۆتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەسیلەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگایە کە ڕێبازێکە وەسیلەیەکە بۆ گەیشتن بە خزمەتکردن و بۆ گەیشتن بە ئاماجەکانی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی بە پارتیەکانەوە بە ئیسلامیەکانەوە بە هەمووانەوە کە لەم وڵاتە دەژین بە عەرەبەوە بە تورکمانەوە بە کولد و ئاشووریەوە نەتەوەکانی ترەوە ئەدیانەکانی تر کە لێرە لەم کوردستان ئەژین یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خاوەنیان دەزانێت لەبەر ئەوە تو هەروای مەبینە کە ئێمە باسی زۆنی سەوز دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتر ئیکتیفای بەوە کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند بەخەم سلەیمانی ئەوەندە بەخەم دهۆکیشەوەیە چەند بەخەم هەولێرەوەیە ئەوەندە بەخەم زاخۆ و بەخەم شنگال و مووسڵ و شوێنەکانی تریشەوەیە چەند بەخەم مسلمانێکەوە هەیە ئەوەندەش بەخەم کاکەیەک و ئێزدیەک و مەسیحێک و کولد و ئاشووریەکان و ئەتیافەکانی تری ناو هەرێمی کوردستان و ئەوەی کە پێشی ئەوترێ باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی کە هەندێک شوێنمان هەیە خۆ دەزانی هێشتا نهاتونەوە سەرێمی کوردستان لەوێش ئێمە خۆمان بە خاوەنی خزمەتکردن بۆ خەڵک خۆمان بە خزمەتکارترین خەڵک دەزانین
یعنی ئێمە هەدەفەکەمان ئەوەیە کە چۆن بتوانین خزمەتکارترین باشترین خزمەتکار بین نەک بیر لەوە بکەینەوە کە چ دەسەڵاتێکمان هەبێ و چ کورسیەکمان هەبێ و چ دەستکەوتێکمان هەبێ. باشە بۆ ئەی لێ هات هەموو جارێ ململانەکان لەسەر پۆستە کەس نەیوت من لە ناو ئەنجومەنی نوێنەران ئەو وەرەقە کوردیە جێبەجێەکەم مەسەلەن ئەوە خەڵکی کەرکووکە ئەوە خەڵکی شنگالە ئەوە ئەو نەهامەتیانەی ناچجێ ناکۆکەکانە ئێوە بەرنامەتان بۆ تۆ لەوانەیە ئاگات لە ئەو مشتومڕانە نەبێ ئێمە لە کوبنەوەکانی پێشووتری سەرکردایەتی هەواڵانیمان لە دەورەی 4 پەرلەمانی عراقی ئەو کێشانەی کە باسییان دەکرد وەگەکێتی نیشتمانی کوردستان ئاڵا هەڵگری پارێزگاریکردن لە سەروەریەکانی خەڵکی کوردستان بوون لە بەرشەوەندی داراییەکانی لە بەرشەوەندی اقتصادیەکانی و جەنابی کاک قوباجیش خۆ دەزانی ماوەیەکی زۆر خەریک بوو بە مفاوەزاتکردن بۆ ئەوەی هەندێک لە مستحقاتی خەڵکی کوردستان لە بەغداوە بێنێتەوە ئەندام پەرلەمانەکانی خۆمان لەگەڵیان لە شەڕدا بوون بۆی پشتیوانی بوون هاوکار بوون بەڵام بەداخەوە ئەو کاتەش هەواڵانی خۆمان ئەندامانی پەرلەمانی عراقی هیەکێتی نیشتمانی کوردستان باسی ئەوان دەکرد کە هەرچی دایانەوێت شتی باش بکەن هەواڵانی پارتی تەلەفۆنێکەکەن بە تەلەفۆنەکە لە ئیجتیماعەکە هەڵدەسەن دەڕۆن وڵی کاکە ئێمە ئەوە ناتوانین هیچی تر دابنیشن ێبا بەدانیشن جارەوە ئەمە مۆزوعی ئەوە باسەکەین کە مستحقاتی خەڵکی کوردستان لەگەڵ ئەترافی شیعی و سونی خەریکن دەگەێنە نەتیجە جان یەکێک لە نەتیجەکان ئەوە بوو کاکزانە بەهۆی ماندووبوونی ئەندام پەرلەمانەکانی خۆمان و کاقوباد و وەفدی یاوەری کە چوو بوون گەیشتبوون ئەو حاڵەتەی کە موافقەت کرابوو مانگانە 950 ملیار دینار بنێرجێ بۆ هەرێمی کوردستان بەڵام بە شەرتی هەرێمی کوردستان 250,000 بەرمیل ڕۆژانە نەوت بدا بە سۆمە پارتی نەیکرد کە پارتی نەیکرد عێراقیەکانیش پەشەمان بوونەوە نەتیجەکەی بوو بۆ بە 200 ملیار دینار ئەوە وەڵامەکە بۆ ئەوەی جەناب دەفەرمیان ئەندامانی پەرلەمان ئەندامانی خۆمان ئەندامانی یەکێتی نیشتمانی کوردستان لە پەرلەمانی عێراق بەعکسەوە شەڕکەرترین دڵسۆز و پێشمەرگەن لەناو پەرلەمانی عێراق تەسەورت ئەو چەند خولەکەی ماوە بۆ حکوومەتی ئەنجومەنی وەزیرانی عراقیان بۆ سەرۆکی حکوومەت پێت وایە لە ناو ماڵی شیعی ڕێکەوتنێک دروستە بێت تەسەور وایە ئەزانی بۆ کاکزانە چونکە ئەمە تەسەور وایە ئەبێ کەسێک بێت هەمویان متەفق بن لەسەری بۆ ئەوەی کە ئەم ئەترافانە لێک نزیک کرێتەوە هەر خۆیان نین محاولەکە لە بینی خۆیان نابکەن ئەترافی تر هەیە لە دەرەوەی ماڵی ئەوان لە دەرەوەی ماڵی شیعی ئەترافی تر هەیە داخل بووە بۆ ئەوەی ڕێکیان خا لەگەڵۆژدا یەکێک لەوانەیەکی نیشتمانی کوردستانە کە ئێوێ ڕێکیان خا من عرضم کردی جەنابی کاک بافڵ دەوری هەبووە لە دوێنێەوە چەند محاولاتێکی زۆر قورسی هەیە بۆ ئەو ڕێکەوتنانە ئەمە لەلایەکیکەوە محاولاتی نێودەوڵەتی هەیە محاولاتە نێودەوڵەتەکانیش کاریگەری خۆیانیان دەبێت لە نەتیجە کەسێک کە هەمویان متەفق بن لەسەری دیاری دەکرێت پێشبینیت یان خوێندنەوەت بۆ ئایندەی عراقی داهاتوو پێت وایە حکوومەتێکی لەرزۆک یاخود بە هەمویان ئەسنە ژێرباری و 2022 لانی کەم بۆ خەڵکی کوردستان بە ئارامی تێدەپەڕێ من پێم وایە بە حکوومەت لە عێراقدا هەر بە لەرزۆکی دەمێنێتەوە چونکە ناکۆکیەکان لە بینی کوتلە جیاوازەکان شیعەکان لە ناو خۆیاندا حتا سونە لە ناو خۆیدا ئەوە کورد لە ناو خۆیدا بەڵام ئەوەی کە تقریبا لە ئێمە دوورە هەندێک لەو حاڵەتە یعنی مەسلەی بەڕێوەبردننی عێراق بە دەرەجە ڕئیسیەکەی لە ئەستۆی ئێمە نییە بەڵکو لە ئەستۆی عەرەبەکان خۆیاندا بە سونە و بە شیعەوە من پێم وایە بێ عێراقێکی بەقوت نابێ هێشتا لە ناو عێراقا مەجالێکی زۆر دەمێنێتەوە بۆ گەندەڵی سەرەت و سامانێکی زۆر لە عێراقدا دیسان هێشتا هەر مەجالێکی زۆر هەیە بۆی بەهە دەرچێ هێشتا ئەمەلی ئەوە نییە مەکتەبەکان ئەو منداڵانەی کە لە مەکتەبی قوڕدا دەخوێنن لە گوندەکان و لە هەندێک لە شارەکان لە جنوبی عێراق و لە وەسەتی عێراق بینایی جوانی مەکتەبیان بۆ بکرێت هێشتا احتیمالی ئەوە نییە پردە ڕووخاوەکان کە لە شوێنەکانە هەیە خەڵک بەدار دروستی کردووە و بەسەریدا دەڕۆ ئەو پردانە بکرن بە چیمەتەوە بەشتە هێشتا ئەو ئەمەلەنێ بۆ لەبەر ئەوەی بە هەدەردانی سەرەت و سامانی عێراق
لە ناو عەرەبەکانە زۆر زیاترە وەک لەوەی کە ئێمە ئێستا لە کوردستانە گلەیمان هەیە لە بەهەدەردانی سەرۆت و سامان لە هەرێمی کوردستان. دوا پەیامی کاک بێسووم بۆ دوێمی یاریە سیاسەکە لە عێراق بەتایبەت بۆ یەکێتی بۆ ئەندامەکانی یەکێتی. بەڵێ ئەمەمان با بۆ ئەندامەکانی بێگومان متکام لە هەواڵانی یەکێتی نیشتمانی کوردستان لە کادرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان فیکرتان باشترکەن هادیئتر بن لەسەر خۆتر بن یەکسەر مەچن لە فەیسبوک بە کەیفی خۆتان شت دابەزێنن و یەکسەر مەچن کۆمنتێک بە کۆمنتی ناومێت لە شوێنەکانە دابەزێنن واعی بن هوشیار بن و واقعانە بیر بکەنەوە واقعیش ئەوەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان لە پێشەوەیە ئەوە دڵنیا بن لە لای خۆتانەوە دابنێن و بە هیچ جۆرە هیچ کەسێک هیچ هێزێک ناتوانێت تۆکمەیی یەکێتی نیشتمانی کوردستان بهەژێنێ ئەمە بکەن بە قاعیدەیەک لە لای خۆتان و لەسەر ئەوە بڕۆن و لە دوای ئەوە شت بنووسن و لە دوای ئەوە کۆمنت بنووسن. زۆر سوپاس بۆ بەڕێز بێسۆ سابووراوەیان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ دیدارە. مینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە بوومەلەرزەکە کە لە سلێمانی و چەمچەماڵە زیانی بۆ هیچ لە ئازیزان و خۆشەویستانمان نەبوو بێ ئێوەش هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن.